بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت وا دیارە لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان نرخی گەشتی عومرە بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و کۆمپانیاکان بە نرخێکی ئەگزار بەرز بەراورد بە ماوەکانی ڕابردوو گەشتی عومرە بە موسڵمانان و ئیمانداران دەکەن. من بۆ ئەمە بەستا گفتوگۆ لەگەڵ کۆچەر عەلی مەنتگ نوێنەری کۆمپانیای نەخلون مەککە مامۆستا سڵاوت لێ بێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. پێم بڵێ هۆکاری بەرزبوونەوەی نرخی گەشتی عومرە لە مانگی پیرۆزی ڕەمەزان چییە؟ وەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان هۆکارەکەی ئەوەیە خواستی زۆر لەسرە ئەو خواستە ژوای کردیە کە خەڵک زیاتر ڕوو لە بەجێگەیاندنی سونەتی عومرە بکە. هەموو کاتێک ساڵانە کە خواز لەسەر عومرە زۆر دەبی نرخی هۆکارەکانی گواستنەوە جاچ بە فڕۆکە بێ یان بە پاس بەرز دەبێتەوە و هەروەها نرخی هوتێل لە سعودیا هەم لە مەککە و هەم لە مەدینە بەرز دەبێتەوە. بەڵام ئەم ساڵ لە مانگی پیرۆزی ڕەمەزان نرخەکان جیاوازتر بەرز بووە واتە زیاتر بوو. ئەویش هۆکارەکەی ئەوە بوو کە نرخی هوتێل کە تەمان خەڵک و شارەزایی نییە زیاتر بەرز بووە و هەروە نرخی پاسیش کە ئەوانەی بە بەڕی دەچن زیاتر بەرز بووە. بۆیە لە هەندێک شوێن بە 15 وەرەقە لە بۆ 15 ڕۆژ خەڵک بردراوە لە بۆ سەفەری عومرە و لە هەندێک شوێنی تریش نرخەکە کەمتر بووە. بەڵام لێرە کاک نارۆ شتێک دەبێت هاوڵاتیان بزانن هوتێلی نزیک لە دەرگاکانی حرەم نرخی بەرزترە بە نزیکەی 100 لە بۆ 150 دلار بەرزترە. ئەو هوتێلانەی دووری شنیان ئەو شوێنانەی کە هوتێل نین بەڵکوە شوێنی حەوانەوەیە لە مەککە و لە مەدینە دوورترە لە بەتایبەت خەڵکی دەوڵەتە هەژار نشینەکان ئەوان ئامادەنە مەسەلەن ڕۆژ دێنە حرەم هەتا ئەوکو دوای عیشا ناڕۆنەوە واتە لە بەیانیان چۆن دێن تا دوای عیشا ناڕۆنەوە. ئەوانە شوێنی دوور هەڵدەبژێرن لەبەرەی پارەیان کەمترە و مەسەلەن پێداویستەکانی خۆیان لە ڕووی داراییەوە با بڵین ڕێژەکان مەحدودە بۆیە ئامادەن زەحمەتی زیاتر بین بەس خەرجیەکان کەمتر بی. ئەوەیە لە هەرێمی کوردستانی خۆشمان ئەوەی کە هەیە هیچ با بڵین کۆمپانیەکان ئەو نینە ئیستیغلالی ئەوە زایان کردبی هەنێو خەڵکە بە غەڵەت تێگەیە. یعنی ئێستا بە نمونە ئەم پێت دەڵێم بەر لە مانگی ڕەمەزان بەرنامەی عومرە کاتێک کۆمپانیاکان یان با بڵێن حەملەدارەکان لە سعودیا دەیکردن یان لە کۆمپانیاکان دەیکردنەوە بە 230 دلار و 40 دلار بووە. بەڵام دەزانی لە مانگی ڕەمەزان بۆتە چەند 650 دلار 640 دلار. ئەوە بەسی لە بۆ ڤیزە و هوتێل ئەو دووە جگە لە فڕۆکە جگە لە پاس جگە لە هەیئە کە لەسەر حدودی عێراق وەزارەتی ئەوقافی عێراقی بڕی 50 دلار لە هەر نەفرێک تۆ بچیتە سعودیا و بێیتەوە وەردەگرێ. ئەمانە جگە لەوانەکەەوە کۆمپانیەکان بە خۆیان دەیدەن. ینی ئەمە هۆکارەکانە بەڵام پێم وایە لە ڕۆژانی داهاتوو ئەو نرخە دادەبەزێتەوە لە پێشبینی دەکەن نرخەکە داوەز بەڵێ دادەبەستەوە. هەر ئێستاکە یەک دوو کۆمپانیاش ڕکلامیان کردووە یەک لاوانە ئێمە بۆ خۆمان لە چەند ڕۆژی داهاتوو دوای ئەوەی ڕێکارەکانی ئەو سەفەرە تەواو دەکەین کە بڕیارمانداوە نرخ بە نزیکەی 100 دلار دابەزێنی. لە 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان نرخەکە گۆڕانکاریەکی بەسەردادێ؟ بەڵێ لە 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان لە کۆمەلگەی نیشتەجێبوونی مەحبەس جن لە شاری مەککە لەوێن دەرێکا بە نزیکەی 800 دلار دەبی لە بۆ 10 ڕۆژ لە بۆ 15 ڕۆژیش بە 1300 دلار دەبی. ئەمە کۆی ئەو پرۆسەیە کە دوو زۆرمانەیە 10 ڕۆژی و هەروە 15 ڕۆژی. ئەمە هیچ پەیوەندی بەوە نیە لەوێن دەرێکە کابرا ئێستا هەندێک خەڵکی نازام لە خۆڕا ببێ معلومات قسە دەکا گوایە لە شوێنەکانی بەسەرکردنەوەی مەزارەتەکان لە مەککە و مەدینە پارە لە خەڵک وەردەگیری ئەسڵ ئەساسی نییە. هەر کۆمپانیایەک بە ناوی گواستنەوەی عومرەکار لە بۆ شوێنە پیرۆزەکان لە بۆ شوێنە مێژوویە ئیسلامیەکان پارە لە هەر عومرەکارێک وەربگرێ ئەوە سەرپێچی کردووە. من لێرەوە لە ڕێگەی ئەو دەستگای میدیایی ئەوەی بەڕێزەوە داوا لە وەزارەتی ئەوقافی بەڕێزی حکومەتی هەرێم داوا لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێم دەکەم کە لێ پرسینەوە لە هەر کەسێک بکا کە خوڕوقات و سەرپێچی بڕیارەکانی ئەوان دەکات. چونکە بەڕاستی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە بابەتەکانی جوان لە بۆ خەڵکشی کردەوە. ینی ڕێکارە یاساییەکانی داناوە کە خەڵک بەو جۆرە بچێتە عومرە و بێتەوە لەگەڵ کۆمپانیەکان. بۆیە هەر حەملەدارێک هەر سەرۆک قافلەیەک هەر کۆمپانیایەک سەرپێچی بکە پێویستە خەڵک هۆشیار بێ یەکسەر بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی لێ ئاگادار بکاتەوە بۆی بە زووترین کات کێشەکە چارەسەر بێ و دەشمەوێ بەڕاستی دەستخۆشیەک لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەش بکەم
کارەکانیان زۆر بە جوانی ڕایی کردیە لەبەر ئەوەی ئەوان هەمیشە چاودێرن بەسەر کۆمپانیەکان بۆ ئەوی باشترین خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک بکرێ و هەروەها ئەو کۆمپانیانەی کە ڕێکارەکانیان تەواو نەکردبوو ئەو ماوەیە چاوێکی جدیان لەسەر بولایان بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەوەکە پابند بن بە یاسا و ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف. کاکۆچەر ئەوەم پێ بڵێ پێشبینی دەکەن ئێوە وەکو ساڵی ڕابردوو دووبارە پرۆسەی حەجی قاچاقەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناوزەند دەکرا بە حەجی قاچاق یاخود حەجێکی نایاسایی دووبارە ئەم ساڵی شاو شێوەی ساڵی پار هەمان سیناریۆ دووبارە بێتەوە؟ نەخێر پێم وانە ئەو ساڵ هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی عێراقی و هەم سعودیاش ناوێ ئەم شتە دووبارە بێتەوە. پێم وایە مەسەلەی چوونی خەڵک لە بۆ حەج ئەگەر پار لە هەرێمی کوردستانەوە زیاتر لە 20,000 کەس چوو بێ لە بۆ حەجی بە ڤیزەی ساڵی ئاوا لە بابلین ئەم ساڵ باوەڕ ناکەم 1000 کەس بچێ، یعنی ڕێژەکە بە 90 دادەبەزێ زۆر کەم دەبێتەوە ئللا ئێمە حەجی مجاملەمان هەیە ئەوەش پێم وایە حکوومەتیش ینی ڕێگریەکی تەواوی لێ ناکە کە پێم وایە نرخەکەی بە نزیکەی $10,000 و ئەوانە زیاتر بی ئەوە خەڵکەکێ دەچێ و هەر حەقێکە هەموو وڵاتەکان پشتیان هەیە حکوومەتی هەرێمیش لەو بابەتە پشکی هەیە. کاکۆچەرەوە با کۆتا پرسیارم بێت و عومرەکردن ئەنجامدانی گەشت عومرە فەرزە یاخود سونەتە؟ طبعاً ئەنجامدانی با بڵێن سونەتی عومرە سنەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی مسلمانان ئەدا کە عومرە بکەن و فرمودێتیشمان هەیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی سنەتی عومرەی بەجێگەیان بەتەنها لە پێناوی خوای پەروەردیگار ئەوە گوناحەکانی ڕابردووی هەموو دەسڕێتەوە گوناحی داهاتووشی دەسڕێتەوە تاوەکو عومرەیەش تر دەکە. زۆر سپاس کاکۆچەر. بینەرانی پایتەخت میدیاوەی کە گوێبیستی بوون گوتەکانی کۆچەر عەلی مەنتگ نوێنەری یەکێک لەو کۆمپانیایانەی کە گەشتی عومرە ئەنجام دەدا ئەو باسی لەوە کرد لە ئێستادا هۆکاری بەرزبوونەوەی نرخی سەرەکی گەشتی عومرە دەگەڕێتەوە بۆ ئەوەی خواستێکی ئێکجار زۆر لەسەر عومرە هەیە و ئەمەش وای کردووە کە نرخی پاس نرخی ئۆتێل نرخی گەشتکردن هەم فڕۆکە هەم پاس بە شێوەیەکی بەرچاو گران بووە و بەرز بووەتەوە. ئەمانە هەموو ئەو هۆکارانن کەوای کردووە لە ئێستادا گەشتی عومرە نرخەکەی بەرز بوو بێتەوە و هاوکات ئەو پێشبینی کرد لە چەند ڕۆژی داهات و یاخود لە چەند هەفتەی داهات و نرخەکە بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین دەکات و خاڵێکی تریشی وروژان کە ئەنجامدانی گەشتی حەجی قاچاق بوو کە ساڵی پار خەڵکێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی نایاسایی و ناقانونی چوونە مەکە و مەدینە و حەجیان ئەنجام داوە دواتر کۆمەڵێک کاردانەوەی بەرفراوان وە هۆکاری نەرێنی زۆری لێکەوتەوە. ئەو ئاماژەی بەوەدا کە پێشبینی دەکەن ئەم ساڵ بە هیچ شێوەیەک سیناریۆکەی ساڵی پار بۆ ئەنجامدانی گەشتی حەج بە شێوەیەکی نایاسایی یاخود قاچاق دووبارە نەبێتەوە لە بوونی هەر زانیاریەکی تر وەک هەمیشە چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.